بەخێر بێن بۆ ناوەزەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. ئەو پرسیارانەی لە کاتی ناسینی کەسێک پێویستت پێی دەبێ. ئێسمت چییە؟ ئێسمت چییە؟ ناوت چییە؟ ناوت چییە؟ ئاهلێ کۆجایی؟ ئاهلێ کۆجایی؟ خەڵکی کوێی؟ خەڵکی کوێی؟ مجردی یا متأهل؟ مجردی یا متأهل؟ ساڵتی یان خێزاندار؟ ساڵتی یان خێزاندار؟ چەند ساڵەتە؟ چەند ساڵەتە؟ چەند ساڵەتە؟ تەمەنت چەندە؟ تەمەنت چەندە؟ کجا زندگی میکنی؟ کجا زندگی میکنی؟ کجا زندگی میکنی؟ لەکوێ دەژیت؟ لەکوێ دەژیت؟ کارت چییە؟ کارت چییە؟ ئیشت چییە؟ ئیشت چییە؟ سیگاری هەستی؟ سیگاری هەستی؟ جگەرەکێشی؟ جگەرەکێشی؟ میشه شماره‌تو بهم بدی؟ میشه شماره‌تو بهم بدی؟ ئەکرێت ژمارەکەتم بیتێ؟ ئەکرێت ژمارەکەتم بیتێ؟ خونەتون کجاست؟ خونەتون کجاست؟ ماڵتان لەکوێیە؟ ماڵتان لەکوێیە؟ چطوری کردی یاد گرفتی؟ چطوری کردی یاد گرفتی؟ چۆن کوردی فێر بووی؟ چۆن کوردی فێر بووی؟ چەند وەختە؟ چەند وەختە؟ چەندێک دەبێ؟ چەندێک دەبێ؟ اوقات فراغتت چه کار میکنی؟ اوقات فراغتت چه کار میکنی؟ کاتی بەتاڵیت چی دەکەی؟ کاتی بەتاڵیت چی دەکەی؟ ساعت چەند؟ ساعت چەند؟ کاتژێر چەند؟ کاتژێر چەند؟ فیلم دوست داری یا سریال؟ فیلم دوست داری یا سریال؟ حەزت بە فیلمە یان زنجیرە؟ حەزت بە فیلمە یان زنجیرە؟ تا حالا به ایران سفر کردی؟ تا حالا به ایران سفر کردی؟ تا ئێستا گەشتت کردووە بۆ ئێران؟ تا ئێستا گەشتت کردووە بۆ ئێران؟ کجا میری؟ کجا میری؟ بۆ کوێ دەڕۆیی؟ بۆ کوێ دەڕۆیی؟ کەی میایی؟ کەی میایی؟ کەی دێی؟ کەی دێی؟ خواهر برادر داری؟ خواهر برادر داری؟ خوشک و برات هەیە؟ خوشک و برات هەیە؟ با کی زندگی میکنی؟ با کی زندگی میکنی؟ لەگەڵ کێ دەژی؟ لەگەڵ کێ دەژی؟ عەسەبی هەستی؟ عەسەبی هەستی؟ عەسەبی هەستی؟ تووڕەی؟ تووڕەی؟ از چی خوشت میاد؟ از چی خوشت میاد؟ حەزت بە چییە؟ حەزت بە چییە؟ از چی بدت میاد؟ از چی بدت میاد؟ از چی بدت میاد؟ ڕقت لە چییە؟ ڕقت لە چییە؟ مەریزی؟ مەریزی؟ نەخۆشی؟ نەخۆشی؟ کجا کار میکنی؟ کجا کار میکنی؟
لەکوێ ئیش دەکەی؟ لەکوێ ئیش دەکەی؟ چه ئاهەنگیر و گوش میدی؟ چه ئاهەنگیر و گوش میدی؟ گوێ لە چ گۆرانییەک دەگری؟ گوێ لە چ گۆرانییەک دەگری؟ ورزش دوست داری؟ ورزش دوست داری؟ حەزت لە وەرزشە؟ حەزت لە وەرزشە؟ طرفدار کدوم تیمی؟ طرفدار کدوم تیمی؟ هەندەری کام تیپی؟ هەندەری کام تیپی؟ خودتو معرفی کن. خودتو معرفی کن. خۆت بناسێنە. خۆت بناسێنە. از چی میترسی؟ از چی میترسی؟ لە چی دەترسی؟ لە چی دەترسی؟ ماشین داری؟ ماشین داری؟ ئۆتۆمبیلت هەیە؟ ئۆتۆمبیلت هەیە؟ چه رشته‌ای رو فارغ التحصیل شدی؟ چه رشته‌ای رو فارغ التحصیل شدی؟ دەرچووی چ بەشێکی؟ دەرچووی چ بەشێکی؟ چه فصلی رو دوست داری؟ چه فصلی رو دوست داری؟ حەزت بە چ وەرزێکە؟ حەزت بە چ وەرزێکە؟ چه رنگی رو دوست داری؟ چه رنگی رو دوست داری؟ حەزت بە چ ڕەنگێکە؟ حەزت بە چ ڕەنگێکە؟ شنا بەلەدی؟ شنا بەلەدی؟ مەلەوانی دەزانی؟ مەلەوانی دەزانی؟ شیرینی دوست داری؟ شیرینی دوست داری؟ حەزت بە شیرینیە؟ حەزت بە شیرینیە؟ رانندگی بەلەدی؟ رانندگی بەلەدی؟ شۆفێری دەزانی؟ شۆفێری دەزانی؟ بیرتان نەچێت چەنەڵی مەمەد سەلاح لە یوتیوب سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن.